ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان جەخت دەکاتەوە بەغدا بژاردەی سەربازی بۆ یەکلاکردنەوەی کێشەکان وەلا نەناوە و خۆشی لە دانوستان دەدزێتەوە. لە میانی دیدارێکی نێوان مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و سیریل نۆن باڵێزی ئەڵمانیا لە عێراق مەسرور بارزانی ڕایگەاند بەغدا خۆی لە دانوستان دەدزێتەوە و ئاماژە مەیدانیەکانیش لەم ڕۆژانەدا ئەوە دەردەخەن کە دەسەڵاتدارانی بەغدا هێشتا بژاردەی سەربازیان بۆ یەکلاکردنەوەی کێشەکان وەلا نەناوە. ئەمانش ئاماژەی مەترسیدارن و هەڕەشە لەسەر سەقامگیری کۆی ناوچەکە دروست دەکەن. لە کاتێکدا کە هەرێمی کوردستان خوازیارە هەرچی زووتر دانوستانەکانی نێوان هەولێر و بەغدا دەست پێ بکاتەوە و گوشار و ئابلۆقەکانی سەر هەرێم لا بدرێن و ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا جێگیر بێت. لای خۆیەوە باڵێزی ئەڵمانیا ڕایگەاند هەوڵەکانمان بۆ دەرباسکردنی ڕەوشەکە لەم سەق بەستوویەی ئێستا چڕ دەکەینەوە تا بەکردەوە دانوستانەکان دەست پێ بکات. ئەوەش ڕاگەاندوە کە ئەڵمانیا پشگیری هەرێمێکی کوردستانی بەهێز و پێشکەوت و دەستەبەربوونی مافە دەستوریەکانی کوردستان لە عێراق دەکاتەوە.